بەخێر بێن پێم وایە لەو ماوە دوور و درێژەی کە ساڵی 2020ەوە ڕێکخراوی ئازاد بوون سەرقاڵی چاپکردنی کتێبەوە ژمارەی چاپکراوەکانی ئێستا گەیشتووەتە 15 چاپ کراو. یەکەم بۆنەیە کە بۆ یەکێک لە چاپکراوەکانی ئازادبوون یەکەین. زۆر زۆر سپاسی ناوەندی ڕاهەند و ڕۆمانەکەین کە ئامادە بوون هاوکاریمان بکەن کەم چالاکیە لە کتێبخانەکەی ئەوان ساز بکەین. هەروە زۆر زۆر سپاسی دکتۆر نەوزاد دەکەین کە لوتفی فەرموو لەم بۆنەیە هاوتای وەرگێڕی خۆشەویست و ورد مامۆستا هەورامانی وریاقانە لە بۆنەکە لەگەڵمانە بێ. بەڕێستان دوور و نزیک ئاگادارن ڕێکخراوی ئازادبوون وەکو NGO-یەک لە کۆتایی 2019ەوە کارەکە. پرسی تاکە کەس پرسی گرنگ و بەرچاوی ئەو ڕێکخراوەیە بۆ پێش هەموو بوارانەی کە ڕەتی هەیە بە ژیانی تاکە کەسەوە ئەکەوێتە چوارچێوەی گرنگی پێدانیانەوە. ئەو کتێبانەی کە چاپ کراون هەوڵ دراوە لە چوارچێوەی ئامانجەکانی ڕێکخراوە بێ و گرنگی با بە و دروشما گرنگی با بە و ڕوئیا و دیریایی کە ڕێکخراوکاری بووەکە. ئەوەی کە لەسەر من بوو تەنیا بە خێراتنێکی گەرمتان بکەم، زۆر زۆر سپاستان بکەم و لەگەڵ هاوڕانی ناوەندی ڕاهەند و ڕۆمان لەگەڵ کاگارام سدیق ڕێکەوتین ئەمڕۆ کتێبەکەش لێرە بە داشکاردنی لە 125 پێشکەشی هەر خوێنەرێک کرێ بۆ ئەوەی کە ئەوێ لە ڕێکڕینی کتێبەکەەوە هەم پشتیوانیەک لە پرۆسی چاپکردنی ئازادبوون بکەوە هەم ئەوە بەردەستە و لای هاوڕانی ڕاهەند و ڕۆمانە. و ئێستا داوە لە مامۆستا هەورامانەکەم لەگەڵ هاوڕێمان کاک دکتۆر نەوزاد بفەرمونون. مامۆستا هەورامان لە فەرمووی 5 خولەک جا نازانم 5 خولەکە یا زیاترە باسێک گرنگی کتێبەکە و هۆکاری وەرگێڕانەکەی ئەکا و دوایەوە دکتۆر نەوزادیش باسی گرنگی کتێبەکە و فکری هاشم ساڵحەکە. هیوادارم گفتوگۆکە جێگەی ڕەزامەندیتان بێ و چێژی لێ وەربگرن. دوبارەوە خێر بێت. فەرموون مامۆستا. مامۆستا هەورامان ئەمەد بۆ جوڵێن بۆ بە ئیسراحەت چۆن ئیسراحەت یاغا فاڵ لەبەر تەسویر و کاری من ئەمە دەربێتە بیبینە لای خۆمانە بێ هیچ شتێکیان نەکەوێت. نانا هیچ بایکانی سەرەتا بەخێر هاتنێکی گەرمتان دەکەم. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر زۆر خۆشحاڵم کە لێرەیە کۆمەڵێ لە ڕۆشنبیران و ئەهلی کتێبووانە ئامادەی ئەم ناستاندنی کتێبە بوون. من ئەم کتێبم بۆچی کرد بە کوردی؟ لە ڕاستیە کتێبەکە خۆی ساڵی 2010 چاپ کراوە، چاپە عەرەبیەکەی ساڵی 2010 کراوە و لە ڕیاضی پایتەختی سعودیەش کراوە. بۆچی با بڵێن وەرگێڕانەکەی کەوتە ساڵی 2022 ئێستاکە. ئەمە کتێبە عەرەبیەکەیە 420 لاپەڕەیە. لە ڕاستیە من دەستگای سەردەم پێش ساڵونی وەک لەمەوە پێش لە ڕێی کاکەڵکەوتەوە تەکلیفیان لێ کردم کتێبێکیان بۆ بکەم لەسەر بۆ دۆسیەکانی سەردەم، وەکو چۆن پێشتر کتێبێکم کردبوو لەسەر کۆرۆنا و پەیوەندی کۆرۆنا و پەروەردە و کاریگەری لەسەر پەروەردە. داوایان کرد کتێبێکی تری هاوشێوەی ئەوەیان بۆ بکەم. لە کاتی گەڕان بە بەناو ماڵپەڕە عەرەبیەکان و مەکتەبە عەرەبیەکاندا 6 وتاری هاشم ساڵحم دۆزیەوە کە هەر 6 وتارەکە پێشەشیەکە و 5 وتاری تریانە لەسەر چۆنیەتی سەرهەڵدانی چەمکی مۆدێرنە لە سەدەی 16 تاوەکو سەدەی 20. کاتێکە وتارانم ڕاکێشاوخێتمەوە هەستم کرد کۆمەڵە وتاری زۆر گرنگن و پێشم سیر بوو کە تاو کاتە نەکرابوو بە کوردی. من وتاری یەکەم و بڵێن پێشەکیەکە وتاری یەکەمیانم کرد، دوایە بیرم کردەوە معقول نییە ئەم وتارانە نەکرابێت بە کوردی، چکە لە ناو با بڵێن ڕۆشنبیرانی کوردیە هاشم ساڵح بیرمەدێکی ناسراوە و بەشێکی زۆری کتێبەکانی لە ڕێی کاک شوان و کاک نەوزاد و کاک ئەردەڵان عەبدوڵڵا ئەوانەوە کراوە بە کوردی. جا من ئەو پرسیارم نادروست بوو تۆ بڵێ ئەمە نەکرابێت و من ئاگام لێ نەبێت، بۆ ئەوە پەیوەندیم بە کاکشوانەوە کرد. کاکشوان وتینە ئەم وتارانە من ئاگاداریم، بەڵام من خۆم نەم کردووە بە کوردی و کتێبەکەشم لایە. وتی من کتێبەکەم بە عەرەبی لایە، تەنها ئەو 5 وتارە نییە بەڵکو کۆی کتێبەکە بریتیە لە 45 وتار لەگەڵ پێشەشیەک و وتارێکی تر. بەڵام ئەو لەوێ پێیوتم وتی ئەم کتێبە لە ساڵی 2012 کراوە بە کوردی لەلایەن دوو بەڕێزەوە کردویانە بە کوردی، بەڵام وەرگێڕانەکەی بەدڵ نەبوو.
لەوێ تەکلیفی لە من کردوتی تۆ بۆ نایکەی بە کوردی و من کتێبەکەتە دەمێت توانی بیخوێنیتەوە هەوڵێکی لەگەڵا بدا من کتێبەکەم لێ وەرگر بەڕاستی خوێندمەوە هەستم کرد کتێبێکی ێزگار گرنگە کتێبێکی زۆر باشە دواتر من ئەو کتێبەیشم پیا کرد ئەو کتێبەی ترەوەی کە لە ساڵی 2012 دوو برادری بەڕێز و ئازیز کردویانە بە کوردی کەم تا زۆر با بڵێن بەراوردێکم کرد لە نێوانیانە هەستم کرد بەڵێ تەرجمەیەکی باش نەکراوە بەڕاستی لە زۆر شوێنە هەڵی تەرجمەکە هەیە ینی هەڵی مەفهومەکانی بە هەڵی گواسراوەتەوە ئەمە وای لێکردم نییە من بکەومە وەرجێڕانی ئەم کتێبە و لە ڕاستیدا کاکشوان زۆر هیلی کردم ینی با بڵێن هاندیدام بۆ ئەوەی ئەم کتێبە بکەم بە کوردی خۆشی دوو وتاری کردبوو دوو وتاری ئەم کتێبەی کردبوو لەگەڵ پێڕستەکە هەردووشیانی بۆ ناردم بۆ ئەوەی نییە من بتوانم کەم تا زۆر لە کاتی وەرجێڕانە سوود لەو دوو وتاری ئەو وەربگرم بەڕاستی لە دووسێ شوێنە لەو دوو وتارەیە من سوودم لێ وەرگرتووە لێرەوە دەستخۆشی لێ یەکەم ئیترەوە بوو کتێبەکە کران بڵێن با بڵێنکردم بە کوردی و ئەمە هینەکەیەتی چاپە کوردیەکەیەتی تاوان ئەم کتێبە وەکووتم لە 45 بەش پێکاتوە 45 بەش لەگەڵ پێشەکیەک و وتارێکی ترە لە پێشەکیەکەی هاشم ساڵح باز لەوە کات زەحمەتی ئێمە بتوانین پێناسەیەکی دیاریکرا و تاقە پێناسەیەک بۆ چەمکی مۆدێرنە بکەین لەبەرەوەی ئەڵێ مۆدێرنا پرۆژەیەکی فکری معریفی هەمەلایەنی گشتگیرە ناتوانانی جای بکەیتەوە ناتوانانی ینی لە تاقە پێناسەیەەکە کورتی بکەیتەوە هەر لەم پێشەیشی ئاچێتە لای با بڵێن بۆ نمونە پێناسەکەی کۆمەڵناسی فەڕەنسی ئالانتۆریێن کە باز لە مۆدێرنا کات و پێناسەی کردوواڵێ مۆدێرنە بریتە لە سەرکەوتنی عقل و جێگرتنەوەی زانست بۆ شوێنی تیۆلۆژیای مەسیحی لە ناو کۆمەلگای ئەوروپیدا یعنی ئەوەی کە وای کردووە کۆمەلگای ئەوروپی ببێت ئەم کۆمەلگای کە ئێمە ئێستای بینین بریتە لە سەرکەوتنی عقل لەوەی کەوا زانست و معریفە چوەتە شوێنی هەموو ئەو دۆگما دینیە با بڵێن چەق بەستووی کە مرۆڤەکان کەم تا زۆر کۆت و بەندەکات دوای ئەوە لێوە پەڕێتەوە بۆ پێناسەیەکی تری مۆدێرنا لە لای با بڵێن بیرمەندی گەورەی ئەڵمان هاپرماس کە دەڵێت مۆدێرنە بریتە لە لێک هەڵوەشاندنەوەی هەموو ئەو بەها کەلتوریە کەڵەکە بوانەی کە چەندین ساڵە لەسەر یە کەڵەکە بوون و شوێنگرتنەوەیان بە زانستی فەلسەفی دواتر هاشم ساڵە بۆەوەی بە وردی باز لە چەمکی مۆدێرنەکە لە ڕاستیە 5 جۆر مۆدێرنە لە یەکتری جا کاتەوە یەکەمیان مۆدێرنەی مادیە ئەڵێوە ئەمە ئەو جۆرەیە لە مۆدێرنە یاخود ئەو شێوازی مۆدررنی ئێمەی خۆر هەڵاتی ئێمەی ئەوانی کە لە جیهانی عەربی و ئیسلامیەوە پێخەنە ناو وڵاتانی ئەوروپی یەکسەر تووشی دەهشەمانەکات تووشی سەرسوڕمانە بین بەو هەموو تەکنۆلۆژیا بۆ هەموو پێشکەوتنە گەورەی کە لە وڵاتانی ئەوروپیا ڕوویاوە و لای ئێمە شێشتا ینی وەک پێویست نییە دوایەوە مۆدێرنەی فەلسەفی دەستنیشانەکە دەڵێ ئەمەش پەیوەندێکی زۆر پتە و لە بینی مۆدێرنەی فەلسەفی و مۆدێرنەی مادیە هەیە تەنانەت بۆ ئەم قسەیە بەڵگەیەنێتەوەڵێ لە سەدەی 19 قسەیەکی زۆر باوە بە وتویانە ئەگەر نیوتن نەبێت کانت نەدەبوو لێرەواڵێ پەیوەندێکی زۆر پتە و لە بینی فەلسەفە و لە بینی مۆدێرنەی مادیە هەیە دوایتر دێتە سەر مۆدێرنەی ئابووری باز لەو گەشە ئابووریاکە کە لە ئەوروپا ڕوویدا و باز لەوە کاکاڵێ لەلایەنی ئابووریەوە لە ئەوروپای لانی کەم ڕزگاریان بوو لەو قات و قوڕی و پەتاکوشدانی کە لە سەدەکانی ناوەڕاست و ئەوانەیە بەرقەرار بووە دواتر دێتە سەر مۆدێرنەی سیاسی و باز لە سێ شۆڕشی گرنگەکە کە بریتە لە شۆڕشی ئینگلیزی لە شۆڕشی ئەمریکی لە شۆڕشی فەڕەنسی ساڵی 1970 دوای ئەوە دێتە سەر مۆدێرنەی ئاینی کە ئەو بە پێنجەم جۆری مۆدێرنە دایانێت لە هەمان کاتی شاڵەیە بووە من یەکەم مۆدێرنی ئاینیم دەستنیشان کردایە چونکە ئەگەر بێت و ئێمە بە شێوەیەکی هەڵا بە شێوەیەکی با بڵێن حرفی لە ئاین تێبگەین لە ئاین تێگەیشتنمان بۆ ئاین تێگەیشتنێکی حرفیانە بێت ئەوە هەموو ئەو شتانی کە بنیاتمان ناوە تێکەچێت لەبەرەوە خۆی واڵێ ئەڵێ نییە ئەبووە من لە سەرەتادا ینی با بڵێن مۆدێرنەی ئاینیم بە قسەیاتە خاڵی یەکەمەوە دواتر ئەڵێ تەنانەت مۆدێرنەی ئەدەبیشمان هەیە ئەڵێ وەک چۆن ئیمانداری مۆدێرن کە توانیوێتی خۆی لە کۆت و بەندەکانی
دۆگمای ئاینی ڕزگار بکە بە هەمان شێوە هەندێک لە شاعیرەکانی باڵێن ئەوروپی توانیویانە لە ساتێک لە ساتەکانە خۆیان لە وەزن و قافیە و شیعری عەمودی و ئەوانە ڕزگار بکەن. سەرتانیەشێنم ینی کتێبەکە کتێبێکی دەوڵەمەندە گەشتێکی فکری قوڵە بەناو 5 سەدە لە مێژووی ئەوروپادا لە سەدەی 16ەوە بۆ سەدەی 20 دواتر کۆمەڵێک لەسەر لای کۆمەڵێک لە فەیلسوفە گەورەکانی ئەوروپا ڕاوەستی لە نمونەی کانت، هیگل، تۆدۆرۆف، هۆسلێر، ڕۆسۆ یعنی نییە ئەنجا ئەو مناقەشەیە کە لە ئەوروپایە دروست بووە لەسەرەوەی کەەوە ئەوە نییە ئێستا قۆناغی مۆدرنیان تێپەڕا و چوونەتە پۆز مۆدرنەوە بەڵامەڵێ ئەم جوارە مناقەشە و شتێکە لە حاڵی حاضر لە ئەوروپایە لەسەر ئەم چەمکاکرێ لای ئێمە هێشتا زووە بۆ کردنیەوە چونکە ئێمە ئەڵێ وڵاتانی عەربی وڵاتانی جیهانی ئیسلامی تا ئێستاش لە بەردەم دەرگای مۆدرنەدان و هێشتانیان توانیەوە وەک پێویست سوود لەم ینی با بڵێن بڕۆ لەناو مۆدرنەوە. لێرەوە من کۆتایی پێدێن بوو مایکەکەیان بە کاک نەوزاد بۆ ئەوەی بزانین ئەو چیمان پێ دەڵێت. سپاس. من ئەمەوێ باسی بڵین دوو لایانی هاشم ساڵە بکەم. یەکیان بڵین جۆرێک لە بایۆگرافیا تەڵان بە خێرایی و جۆری ئیشکرد و پرۆسەی وەرگێڕاندای هاشم ساڵح و دووەم فکری هاشم ساڵح و کاریگەریەکانی بۆچی ئەو چەشنە فکرە هەڵەبژێرێ و بۆچی ئەو جۆرە کتێبانە تەرجەماکە یا ئینووسێ. بەڕێزان ئێوە هەمووتان نەزانن هاشم ساڵح زۆر ئاشنایە بە خوێنەری کورد، یعنی لە ناوەندی ڕۆشنبیری کوردیا باوەڕ ناکەم نووسەرێکی تری عەرەبێ بێ بە ئەندازەی هاشم ساڵح ناسراوە بێ. بۆچی؟ لەبەرەوەی لەلایەک هەموو تقریبەن هەموو کتێبەکانی کراون بە کوردی و وەختە بڵێم هەموو وتارەکانیشی ئەم ڕەوتارێکی نووسی بە عەرەبی لە شەرق ئەوسەط و لە کوێی ترا بڵاوێکرەوە بۆ بەیانی زیاد لە کەسێکی کرد بە کوردی. ئەمە لە ماوەی ئەم 15-20 ساڵەیە هیچ شتێکی هاشم ساڵح نییە نەکرابێ بە کوردی. بڵێ ئەمە دیوێکی کە زۆر ئاشنایە لە ناو ڕۆشنبیری کوردیا. لە لایشی تر شێوازی نووسینی هاشم ساڵح زۆر تایبەتی بە مانای ئەوەی کە هەوڵ ئەدات لە نووسینە، لە تەرجەمەیە، لە خستنە ڕووی فیکرا، لە بابەتی فەلسەفی و فیکری و بابەتە فەلسەفی هەر ئاڵۆزەکانیشە هەوڵەدا زۆر بەڕوونی و بە ئاسانی بنووسێ. ئەمە زۆر گرنگە بۆ نووسەر، بۆ فەیلسوف، بۆ بیرمەند، بۆ وەرجێڕ، بۆ شاعیر و چێوە، بۆ هەموو ئەوانەی کە لە بواری نووسینە چالاکن بابەتیشی زۆر گرنگە ئەمە، یعنی هەم شێوازی ئاسان و هەم زمانی ڕوون. وەکوتم بابەتی زۆر قورسیش ئەم بەم شێوەیە تەرجەمەیەکە. بۆ نمونە ئەو هەموو کتێبەی محەممەد ئەرکون کە بابەتێکی قورسە، ئەو کە تەرجەمەیەکە بۆ عەرەبی لە عەرەبیە زۆر خۆش و زۆر ئاسانە و بە جوانی تێگەی بێگومان منیش بەشێکی 4 لەو کتێبانم کردووە بە کوردی. هەوڵم داوە منیش بە هەمان شێوە وەکو چۆن هاشم ساڵح هەوڵەدا بە زمانێکی ڕوون و شێوازێکی ئاسان بنووسێ منیش جوان کردووە و بێگومان هەورامانیش وای کردوە سەباتی تۆژەکەم. ئەم شێوازە ئەم پرۆسەی وەرگێڕانە لای هاشم ساڵح تەمان بەتەنها لای ئەو نییە. ئێوە ژەزانن لە سەلامە موساوە ئەگەر پشێ ئەمە بڵین تقریبەن ئەگەر من هەڵە نەبم وا بزانم سەلامە موسا یەکەم کەسە هەوڵەدا کتێبەکانی بە زمانیشی زۆر ئاسان هەموو خوێنەرێک لی تێبگات. تەمانەمە دوو دیوی هەیە پۆزتیڤ و نەگەتیڤ، بەڵام ئەو تا ئەندازیشی زۆر سەرکەوتوو بوو لەوە لە سەلامە موسا بۆ عەلی وەردی، لە عەلی وەردیەوە بۆ هاشم ساڵح، بۆ نووسەرانی تر. ئەمە لەم 15-20 ساڵە گەر پشێ سەردەم دیاری بکەین بە ئەندازیشی زۆر بڵاو بۆتەوە. لای زۆربەی وەرگێڕە کوردەکان ئەم پرۆسەی وەرگێڕانە هەیە، یعنی هەرچی زیاتر هەوڵە درێ خۆ دوور بخرێتەوە لە ئاڵۆزی نووسین و ئەمانە. طبعاً هاشم ساڵح هیچ کەوتۆتە ژێر کاریگەری ئەو فیکر و فەلسەفەی کە لە ماوەی ئەم 40-50 ساڵەی ئەخیرە لە فەڕەنسا باو بووە و بە تایبەتی گەڕانەوە بۆ فیکر و فەلسەفەی ڕۆشنگەری و ڕێک ئەو فەیلسوف و مفەکیرانە هەڵەبژێرێ کە یەکەم پێداویستین بۆ کۆمەلگای عەرەبی ئیسلامی یاوەی پێوتر جیهانی عەرەبی ئیسلامی کە بێگومان کۆمەلگای کوردیش بەشێکەلەوە و ئەو فەیلسوف و بیرمەندانەش کە هەوڵەدەن بەم شێوەیان بە شێوەیەشی ئاسان فکری قوڵ و ئاڵۆز فەلسەفەی قورس بە شێوەیەشی ڕوون و ئاسان بنووسن کە دیارترینیان هاشم ساڵح لە زۆربەی کتێب و نووسینەکانی ئاماژەی بۆ کە لۆکفێریە. لۆکفێری وابزانم
شتی نەکراوە بە کوردی یا زۆر کەم لە گوگڵا بۆی بگەڕێ کۆمەڵێک کتێبیت بۆ دێ مفارقات السعادة و الفلسفة لكل الناس يعني الفلسفة في حياتنا اليومية وشتي لو بابتها كۆمەڵێک کتێب قورسترین بابەتی فەلسەفی لای جاک دێریدا و هایدگەر و چێ و ئەمانە کە پڕە لە زاراوەی ئاڵۆز ئەم بڵین هەوڵەدا بە شێوەیەکی ڕوون و ئاسان لە کتێبەکانیە بیان خاتەڕ. یەکێک لەو خاڵانی کە کاریگەری زۆری لەسەر هاشم ساڵتە ببوورن من بۆیە هەرەڵێم هاشم ساڵەوەمانە باسی ئەم کتێبە ناکەم لەبەرەوەی منیش وەکو ئێوە ئێستا ئەمەم بینیوە کتێبەکەم بڵین نەمخێرێتەوە و ئەمە بەڵام بەشێک لەوانەی کە بڵاوی کردوونەتەوە لە فەیسبوک یا لە سەردەم گۆڤاری سەردەم یا لە دۆسیەکانچی هەنێک لەوانم خوێنێتەوە زائیدەنەوەی من شێوازی وەرجێڕانی هەورامان ئەزانم پێشتر بەو شێوەیە تەرجەمەی کردووە یعنی بابەتی خۆی هاشم ساڵح چەند ئاسانە چەند خۆشە زمانەکەی زمانە عەرەبیەکە وتم وەکو وتم سەلام موسا و عەلیوەردی هاشم ساڵح چەند ئاسانە و چەند بەخۆشی ئەکرێ بە کوردی هەورامانیش هەوڵی داوە بە هەمان شێوە بیکا بە کوردی یعنی عەرەبیەکەی خۆش و ئاسانە کوردیەکەش بەو جۆرە کە کوردیەکە ئەخوێنیتەوە زۆر لەگەڵ ئەوە نیم کە ئەڵێ تێکسەی وابزانی بە کوردی نووسراوە ئەمە ڕەنگە لە سا 60 بۆ 70 ڕاست بێگە بشێ ڕێژە بڵێ بەڵام ئەوەش گرنگە یانی وە هەست بکەیت کە کوردیە بەڵام زۆر نا هەست بکەیت کە کوردیە هەنێک کتێب وەرژێڕاوە بۆ نمونە پند و ئیدیۆم و بڵین لە ڕووسیەوە ئەمەنە کوردان دوێتی تابعی فۆلکلۆری کوردی وەرگرتووە ئەمە لە تەرجەمە دوورەکەوێتەوە یا هاشم ساڵح و شتانی نییە. ئەم کتێبە لە دیمەشقەوە بۆ پاریس ئەم کتێبەی هاشم ساڵحە لە ڕاستی ئەمە بیرەوەریەکانی هاشم ساڵحە و باسی خۆیەکە لە مناڵیەوە تا بڵێ ئەو کاتێک کە دایکی ئەمرێ و باوکی بڵێن زۆر تونڕەوە و ژنیشی داوێن پیزێن و نازام تا دوایی ئەمانە باسی ئەمانەکە چۆن ناچارە بێ بڕوا ڕابکە هەڵبێ لە یەکەم جار هەڵاتن لە خود لە خۆی اینجا ئەچێ بۆ جەب لەو حەڵەب و دیمەشق و بەوە لەوەشا ناوەستێ کە بە کالیۆرۆستاکە لە 75 لە زانکۆی دیمەشقی تر دووە چێ بۆ پاریس کە زەمالە شتەکەی بۆ دەرێت چێ بۆ زانکۆی سۆربۆن لەوێ دکتۆرا خوێنێ ماستەرەکەشی هەر لە زانکۆی دیمەشقا لەسەر ئەدەبی عەرەبی و بڵێ مەزاهیبی ئەدەب و ئەمانە دکتۆراکەی لە ساڵی 76 لە پاریس لە زانکۆی سۆربۆن خوێنێ لێرە زۆر بە جوانی بە تەفسیر و جۆرێک لە تەشویق و جۆرێک لە خۆشکردن و وەختە بڵێم جۆرێک لە کۆمیدی باسی ئەو ساتە وەختانەی خۆیەکە کە بۆ یەکەم جار ئەچێ بۆ پاریس لە فڕۆکەخانە دائەبەزێ یەکەمین شت ئەڵێ من وەک گەنجێکی عەرەبی گوندی کە ئەچمە وڵاتێکی یا پایتەختێکی ڕۆشنگەری شارستانی مۆدێرنەی پێشکەوت و خەیاڵی من چییە هەر لە فڕۆکەخانەوە ئەمە بە تەفسیل باسیەکە بە دوای گۆڤاری سێکسی و ئەمانەیە گەڕێ فعلەن دەستێکی ئەڕوای فەسڵی شتیا گەڕان بە دوای ژن ئەڵێ بەر لە دکتۆراکە بەر لە تێز و بابەتی فکری و لە دوایە فۆکۆ و نازام چی و ئەمانە بەر لەوە ئەو کێشەی تری هەیە کێشەی چەپاندنی دەرونی تێکسی تا دوای ئەم دەڵین بە تەفسیل لەسەر ئەم شتانەی نووسیە و اینجا دێتە سەرەوەی بۆ چۆتە ناو بابەتی ڕۆشنگەری یا فەیلسوفانی سەدەی 18 و 19 بە دیاری کراوێک و هەورامان ئاماژەی بۆ کرد یعنی بۆ پێی وایە ڕۆسۆ ڤۆڵتێر و کانت و هیگڵ و ئەمانە گرنگترن بۆ وەرجێڕان تەمان لە لای ئێمە لە دنیای عەرەبی ئیسلامی کۆمەلگای کوردیش بۆ ئەمانە گرنگترن وەک لە فۆکۆ و دێریدا و هایدگەر و ئەوانەی کە بڵین فکری فەلسەفیان قورس و ئاڵۆزە تەنانەت بۆ زمانە ئەوروپیەکانیش نەک تەنها بۆ زمانی کوردی ئەو زۆر خۆی لە قەرەی ئەو شتانە نادا لێرە باسیەوەکە هەڵە لە سەرەتا من ئەوەمە کرد چاوپێکوتن لەگەڵ فۆکۆ لەگەڵ دۆڵۆس چیتر ئەمانە بەڵام دوایی دێتە سەر بایەقی بە تایبەتی کە ئەترافاتی ڕۆسۆ ئەخوێنێتەوە زۆر کاریگەرە بێت و بڵین دەستەکا بە وەرجێڕان و نووسین و ڕوونکردنەوە و خستنە ڕووی کتێبەکانی تری وەکوتم ڕۆسۆ و ڤۆڵتێر و کانت و هیگڵ و ئەمانە کە فکری ڕۆشنگەرین بۆ مانایی کە ڕەخنە لە ئاینی مەسیحیەت ئەگرن ڕەخنە بە مانە ئیجابیەکەی بێگومان یعنی ڕێک وەکەوەی کە دواتر محەممەد دەرکوونەیەکە و هاشم ساڵح تەرجەمەیەەکە یعنی پراکتیزەکردنی میتۆدەکانی زانسە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان بەسەر تێکستە ئاینیەکانە و ئەمە ئەم هەموو وەرجێڕانە فکری
هاشم ساڵح دیارریەکەن یا باڵین بە ئاراستەیەکە بن کە زیاتر ئاراستەی ڕۆشنگەری مۆدیێرنە و فکری کرا و ئیتر کۆمەلگای بەدەنی و ئەلمانێت و چیتر و ئەمانە و هەموو تقریبن زۆربەی وەرژێڕەکانی ژوان ئەو کتێبانی کە وەریێژێڕن ئەکەونێ ژێر کاریگەری فکری ئەو کتێبەوە ئەمە جگە لەوەی کە پێشوەخت یا و پێشوەخت بڕیاری داوە کتێبیشی دیاری کرا و هەڵبژێرێ هەڵبژاردی ئەو کتێبە دیاری کراوە چەندە پەیوەندی بەلایانی فکرێەوە ئەوەندە پەیوەندی بەلایانی دەرونی و کەسایەتی و ئەو حاڵەتانەشەوە هەیە و ئەمە وای کردووە کە فعلەن هاشم ساڵح ببێ بە کەسایەتیە کە ژیانی خۆی تەرخانەکە بۆ ئەو هەموو کتێبەی کە ڕەنگە دەیان کتێبی چەنە 35 کتێبە تەرجەمەی کردووە و خۆشی 10 کتێبی تالیف کردووە و تامان لەم کتێبە شاباسیەکە هەموو ژیانی تەرخان کردەوە بۆ خوێندنەوە و نووسین و تەرجەمە و زائیدەن سەفەر و گەڕان و ڕابواردنەوە تەفاسیری ئەمانەش باسەکە و ژنی نهێنا طبعاً هەتا 6 ساڵی بەتەنها لە پاریسە ژیا دوای 6 ساڵی بەم دوایە ژنێکی مەغریبی هێنا ئێستا لە مەغریب ئەژی بڵین کە لە پەروازی بڵین لە پاریس دوورکەوتەوە نەگەڕایەوە بۆ دیمەشق بۆ نەگەڕایە بۆ دیمەشق بۆ سووریایی لەبەر چاکە و لەم کتێ ئەرێ من هەرباسی ئەم کتێبە ئاکەم ئەمە سیمیناری منە یایی هەورامانە ئەمە زۆر گەورەیە ئەمە ئەگەر چی ئەمە گەورەیە بەس خۆی ئەمە باشترە ئەمە بکڕن ئەمە بکڕن بەهەرحاڵ ئەمەش گرنگە تەمە بایۆگرافیا فکری هاشم ساڵح خۆی باسی خۆی و کتێبەکانی و طبعاً لە ئاخیرا من شتێکم لە ساڵی 50 لەدایک بووە و باسی ئەوەم کردووە کە 8 یان 9 کتێبی بەس بەڕاستی ئەمەم نەدیوە ئەمە سەیرە دیارە زۆر لە بەردەسا نەبوو ئەمە لە 2010 چاپ کراوە هەر ئەمە نەکرابوو بە کوردی ژینە کتێبەکانی تری هەمووی کراوە بە کوردی حەسەی شێر بەر شوان ئەحمەد دەکرێت سەیرە زۆربەی هەرە زۆری شوان ئەحمەد کردوێتی تر بەشێکی تری من و تۆ و نازام برادران زۆر وەرژێڕەکان کردویانە کەم کەزێ هاشم ساڵحی نەکردوێ کتێبێکی تری هەیە هەر زۆر زۆر گرنگە نازان بۆ نەکراوە یا لە بەردەسانیە آخر کتێبێتی وابزانم لماذا يشتعل العالم العربي وابزانم عنوانەکەی وایەگەر کتێبێکی زۆر گرنگە بەڕاستی ئەگەر هەورامان یان کاگازادی بەڕێز وەلە وابزانم تۆ شتی هاشم ساڵح نەکردووە مەقالە بە وەکو کتێب ئەو کتێبە بکرێ ئێجگار گرنگە ناوی چییە؟ ئەوە پێش ڕازەکەی من ئەوەی ئەخیرانمێ بەڕاستی تۆ یا هەورامان یا من ئەگەر بیکەین کتێبێکی زۆر باشە لێرە ناوی خۆزگە داتاشۆ هەبووایە بەرژی کتێبە کوردیەکان و بەرگەکانی تریمان قستایەتە ڕوو ئەگەر چی ئەگەر ڕێمەوە سەرەتا هەمووتان زۆر ئاشنان بە هاشم ساڵح و وەختە بڵێم هەموو کتێبەکانیتان خوێنەوە و ئەم کتێبەی هەورامانیش بێگومان زۆر گرنگە و خۆی وابزان بە 8,000 لێرا بێ بە 6,000 و جگە لە گرنگی هاشم ساڵح فکری هاشم ساڵح خۆی جگەلەوە وەرژێڕانە جوانەکەی هەورامانیش وا کات کە پەرۆشیمان ئارەزوومان زیاتر بێ بۆ